سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەوانەیە هەمومان محەممەد سڵاح بناسین بەناو بانگترین یاریزانی تۆپی پێیە لە جیهاندا، بە سادەیەکەی ناسراوە کە خۆشەویستی هەمووانی بەدەستهێناوە بە جۆرێک کە یەکەم ناوە کە بیری لێ دەکەینەوە کاتێک ناوی میسر دەهێنین. ئەمڕۆ ئاشنا دەبین بە سامانی ئەم ئەستێرە میسریە و ژیانی تایبەتی، بەڵام سەرەتاوەکو چاکێک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. لەوانەیە زۆرێک وا بیر بکاتەوە دوورکەوتنەوە ڕۆشتن لە میسر لەوانەیە سەرکەوتنت بۆ بهێنێ، هەرچەندە سڵاح سەرکەوتن و ناوبانگێکی زۆری بەدەستهێناوە، بەڵام هەرگیز وڵاتەکەی لە بیر نەکردووە. هەرسی لە توانایدا بێت دەیکا بۆ یارمەتیدانی وڵاتەکەی، بەڵام ئەستەمە ژیانێکی شاهانە بژێت لە میسر و لەبەر ئەم هۆکارانە سڵاح ژیانی لە ئینگلتەرا بەسەردەبا و بۆتە خاوەنی سەروەتێکی زۆر، بەهۆی ئەو پارانەی لە نادی لیڤەرپۆل وەری دەگرێ و هەر بەمەوە ناوەستێ هەوادارێکی زۆری هەیە لە جیهاندا و پارەیەکی زۆریش لە ڕێگەی ڕێکلامکردن بۆ کۆمپانیاکان بەدەست دەهێنێ و ئەو پارانەی کە بەدەستی دەهێنێ لە تەلەڤیزیۆنەکانەوەیە، وەک دەرکەوتنی لە ڕێکلامەکاندا، وەک لەم ڕێکلامەدا کە لەگەڵ مێسیدا دەردەکەوێت. لەبەر ئەوەی حەز دەکات کات لەگەڵ خێزارەکەی بەسەر بەرێت، دوور دەکەوێتەوە لەیانە شەوانەکان و مەست بوون وەکو یاریزانەکانی تر. ئەمە واتای ئەوەیە پارەکانی بە شێوەیەکی دروست خەرج دەکا، لە کۆتاییدا لە لیستی یاریزانە دەوڵەمەندەکانی تۆپی پێدایە. سەڵاح لە خێزانێکی میسری سادەدا ژیاوە، بەڵام هەرگیز وازی لە خەونەکی نەهێناوە و بە دوای ئامانجەکەیەوە بووە تا سەرکەوتنی بەدەستهێناوە، ئەمەش لە ڕێگەی ڕاهێنان و سەردانی کردنی یانە و شوێنە تایبەتیەکان، هەرچەندە 5 کاتژمێری دەوێت تا بگاتە ماڵەوە. بەدڵنیاییەوە بیری نەدەکردەوە کە سەرکەوتنەکانی لە تۆپی پێدا بگاتە ئەم ئاستەی ئێستای. لە تەمەنی 17 ساڵیدا هەڵبژێردرا تا یاری بۆ هەڵبژاردن بکە، لە کاتێکدا یاریزانەکانی تر تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵدا بوو. بەڵام سەڵاح سەلماندی کە دەتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێت و توانە بێوێنەکانی پیشان بدا لە تۆپی پێدا. و لە ساڵی 2012 محەممەد سڵاح بەشداری مۆندیالی کرد لەگەڵ هەڵبژاردەکەی و ڕێگای سەرکەوتنی تایبەت بە خۆی هەڵبژارد و بڕیاریدا بچێتە ئەوروپا بۆ گەشە پێدانی تواناکانی. ئەمە یەکەم هەنگاوی بوو چونکە توانێتی خۆشەویستی هەمووان بەدەست بهێنێ و پەرە بە تواناکانی بدا ڕۆژ لە دوای ڕۆژ، هەرچەندە ئیسلام لە دەروی وڵاتدا وەکو فۆبیایەک دەبینرا. لە دوای ئەوەوە پەیوەندی بەیانی چێلسی ئینگلیزیەوە کرد و بۆ ماوەی 2 ساڵ لەوێ مایەوە، ئەوێش لە دوای نیشاندانی ئاستێکی بەرز کە یارمەتی دەری بوو بۆ گواستنەوەی بۆ یانەی لیڤەرپۆل، هەرزوو توانی خۆی بکا بە یەکێک لە یاریزانە گرنگەکانی یانەکە. محەممەد سڵاح پارەیەکی زۆری دەستکەوت لە یانە دەوڵەمەندەکانی ئەوروپا بەهۆی ئاستە بەرزەکەیەوە، هەروەها بەهۆی هەوادارە زۆرەکانیەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە یارمەتی دەری بوو بۆ دۆزینەوەی هەلی کاری زیاتر لەگەڵ کۆمپانیەکانی ڕێکلامدا کە بە گرێبەستی گرانبەها ڕێک دەکەوتن، بە جۆرێک کە نرخی محەممەد سڵاح لە ئێستادا گەشتۆتە 150 ملیۆن یۆرۆ. هەوڵەکانی ڕیال مەدرید لە ساڵی پاردا بۆ گواستنەوەی محەممەد سڵاح بۆ ڕیزیانەکەی بە جۆرێک بوو گرێبەستێکیان پێشکەش کرد بە بڕی 120 ملیۆن یۆرۆ، بەڵام بە شکست کۆتایی هات. ئەگەر محەممەد سڵاح و یانەکەی لیڤەرپۆل بەم گرێبەستە ڕازی بوونایە، دەبووە گرانترین گرێبەست لە مێژووی تۆپی پێدا. هەروەک لە سەرەتادا وتمان سڵاح ژیانێکی جێگر و خۆشی هەیە لە ئینگلتەرا و نایەوێ واز لە یانەی لیڤەرپۆل بهێنێ. وەک دەزانن شاری لیڤەرپۆل دەوڵەمەندترین شاری جیهانە، زۆرێک لە بازرگان و کەسانی بەناوبانگ هەن دەیانەوێ لەوێ بژین. هەر لەبەر ئەوەیە سەڵاح دەیەوێت لەو شارەدا بژی کە هەر خۆی داهاتێکی باشی هەیە و توانای ئەوەشی هەیە کە لەم شارەدا بە ئاسانی ژیان بەسەر ببات. لە ساڵی 2012دا و لە کاتی بەشداریکردنی سەڵاح لەگەڵ نادی بازێڵی سویسری ڕەتی کردەوە تەوقە لەگەڵ یاریزان ماکابی تەل ئەبیب بکە بەهۆی ئەوەی کە پێویست بوو بچێ پێڵاوەکانی بگۆڕێ و
و بەم هەڵس و کەوتەی پشتگیری بۆ پرسی فەڵەستین نیشاندا و لە ساڵی 2013دا بە هەمان شێوە هەر ئەو ساڵە بوو کە کچەکەی بە ناوی مەککە لەدایک بوو و چوە ناویانی لیڤەرپولەوە بە بڕی 42 ملیۆن یۆرۆ. هەرچەندە سڵاح و خێزانەکەی بەکەمی دەردەکەون، بەڵام دەتوانین بڵین ژیانێکی زۆر سادە دەژین. محەممەد سەڵاح هەفتانە بڕی 120,000 دۆلاری وەردەگر لەیانەی لیڤەرپول، بەڵام دوای ئەوەی ئەو ئاستە بەرزەی پێشکەش کرد وای کرد کە ئەم بڕە دەستکاری بکەن و بیکەن بە 250,000 دۆلار، هەروەها لەگەڵ ئەو دیاری و بەخشیشانەشی کە وەری دەگرێت بۆ هەر یاریە کە دەیباتەوە. هەموو ئەمانە لەگەڵ ئەو ڕێکلامانەشی کە سەڵاح بەشداری تێدا دەکا بە جۆرێک تەنها لە ساڵێکدا توانی 5 ملیۆن دۆلار بەدەست بهێنێت لە کاری ڕێکلامدا و لەوانەیە ئەم بڕە زیاد بکات لەم ساڵانەی داهاتوودا. سەڵاح خانوویەکی شاهانەی کڕیوە و کەسانێکی کەم ناونیشانی خانووەکەی دەزانن ئەوەی جێگای سەرنجا گەرازی ئۆتۆمبیلەکانیەتی، ئەویش بەهۆی هەبوونی چەندین ئۆتۆمبیلی بەنرخ و خۆشەویستترینیان لامبەرگینیەکەیەتی و پلانی هەیە دانەیەکی تریش بکڕێت کە ڕەنگی ڕەش بێ و بەو بڕێ سڵاح سەرفی دەکات لە کۆمپانیەکاندا وەک بوو دافۆن و چەندانەیەکی تر کە ڕێکلام بە سڵاح دەکەن وای کردووە بڕێکی زۆر پارەی لێوە دەستکەوێ. ئەم ئەستێرەیە بەو هەموو بەنەوبانگبوونەی کە بەدەستی هێناوە تەمەنی 27 ساڵە. ئەگەر بەم زۆرە بەردەوام بێت سامانەکەی ڕۆژانە زیاد دەکا. وەک دەزانن سڵاح حەزی لە ژیانی شاهانەیە و بۆ یەکەم جارە کە بیر لە دامەزراندنی کۆمپانیایەکی تایبەت بەخۆی دەکاتەوە. سڵاح حەز دەکا کاتەکانی لە ماڵەوە بەسەربرێت و یاری و مەلە بکە لەگەڵ کچەکەی و بەردەوامیشە لە بەرەو پێشبردننی خۆی لە سەرکەوتنەوە بۆ سەرکەوتنی زیاتر و زیاتر. ئێوەش ڕاتانسیە لەسەر محەممەد سڵاح دەتوانن ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون. ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەسێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش سالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەسێ هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیددیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.